سەرقاڵی کە لە پاچکردنی ئاژەڵەکانی قوربانین لە دوای بانگی بەیانیەوە بەبێ وەستان دەستیان بەکارکردن کردووە، ئامادەی دەکەن تا بەسەر هەژاراندا دابەشی بکەن. تیمی قوربانی دەستگای خێرخوازی بەخشینن بە شێوازێکی تەندروست لە کوشتارگای سلێمانی ماوەی زیاتر لە 5 ساڵە وەکو یەکەم دەستگای خێرخوازی پرۆژەی قوربانی بە کۆمەڵ بەڕێوە دەبن. دیارە دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی هەر لە یەکەمین ڕۆژی مانگی ذیلحیجەوە پرۆژەی قوربانیکردن ڕادەگەێنێ و ئەو قوربانیکردنە کە خەڵکانێک لەوانەیە لە شوێنێک لە جێگایەک بۆیان نەکرێت دەستگای بەخشینی خێرخوازی داوایان لێکات کە قوربانەکانیان بگەێنە دەست دەستگای بەخشینی خێرخوازی ئەوانیش بۆیان ئەنجام بدەن. شێوازی بەڕێوەچوونی ئەم پرۆژەی قوربانیش دیارە لە یەکەم ڕۆژی جەژندا ئێمە ئاژەڵەکان ئامادە دەکرێتەوە. ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا وەکو دەستگای بەخشینی خێرخوازی ئەو نەریتە هەر وەکو یەکەمین دەستگای خێرخوازی ئەو نەریتەمان یعنی پیادە کردووە کە ئاژەڵەکانی ئەو خەڵکەی کە دێتە لای ئێمە بە تایبەتی شاری سلێمانی و شاری هەولێر کە ئەم دوو شارە وەکو شاری گەورە ئەو ئاژەڵانە دەبینە سەر برخانەکان بۆی کە ڕێکارێکی تەندروستی ڕێکوپێک وەربگرێت. دیارە شێوازی هێنانی ئەو ئاژەڵانەش بۆ سەربرخانەکان بە تایبەتی سەربرخانەی سلێمانی نوێ هەروەکو یەکێک لە پزیشکانیش کە لەگەڵمان بووە هەتاوەکو کۆتایی تاوابوونی شۆردنەوەی حیوانەکان لە شەوی ڕابردوودا ئاماژەی بۆ کردووە ئێمەش ئەومان بڵێن زیاتر بینیوە. سەرەتا ئەو ئاژەڵانەی کە دێنە ئێرە پشکنینێکیان بۆ دەکەن ئەگەر ئەوەی کە هەر ئاژەڵێک بزانن نەخۆشە دیارە جای دەکەنەوە و سەر نابڕێ. سوپاس بەخوای گەورە ئەوە لە ئاژەڵەکانی ئەو ئاژەڵانە نەبوو کە ئێمە هێنابوومان. ئەم ساڵیش دەستگاکە 150 سەر ئاژەڵی لە سلێمانی کردووە بە قوربانی و 180 سەریش لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە شار و شارۆچکەکانی دیکەش هاوڵاتی و خێرخوازان بەشداریان لە پرۆژەی قوربانی بە کۆمەڵی دەستگای بەخشیندا کردووە. دواتریش گەڕک بە گەڕک و کۆڵان بە کۆڵان بەسەر هەژاراندا دابەشی دەکەن. خۆشبەختانە ئەم ساڵیش ئەمڕۆ کە یەکەم ڕۆژمانە نزیک بە 150 سەر حیوانمان سەر بڕیوە لێرە کە 11 وڵاخی گەورە بوو ئەوانین تریشی ئاژەڵی وردەبوون و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە. سوپاس بەخوای گەورە 180 سەر حیوانمان لەوێ کردووە بە قوربانی کە ئەوە لەوێش 30 سەری وڵاخی گەورە بووە و 150 سەریشی ئاژەڵی وردە بووە واتە مەڕووبزن بووە کەواتە بە کۆی پرۆسەکەمان ئەمڕۆکە یەکەم ڕۆژمانە زیاد لە 300 سەر حیوانمان سەر بڕیوە. بەو شێوەیە تەندروستی کە خۆتان ئەیبیننەوە بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی هەموو ئەو برایانی کە لێرن ئەو پێویستیانەمان جێبەجێ کردووە و پاشانیش دوای لەتکردن و خستنە ناو کیسی تایبەتی خۆیەوە گۆشتەکە ئەنێرین بۆ ئەو شوێنانی کەوا زیاتر هەژارنشینن و زیاتر واگومان دەبین کە خەڵکێکی لێبێ زیاتر پێویستی پێ بێ و بەبێ جیاوازی ڕەنگە هەر بە گەڕەکە بیگێڕین وەکو ساڵانی پێشووکە لەم منتیقی شارە زوورە گێڕاومانە ماڵ بە ماڵ لەو کۆمەڵگا و لەو شوێنانی کە هەژارن بە سیارەیەکی بەڕات کە سوپاس بەخوای گەورە هیچ مەترسیەک لەسەر خراپبوونی گۆشتەکەمان نییە چونکە ئێرە هەمووی بەڕادە ئەگەر بژمێنێتەوە بە هەفتەش و ئەو ئۆتۆمبیلش کە پێی بارەکەین هەر بەڕادە ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان ئەو شوێنانە گەرمانەوێ دابەشیەکەین بە شێوەیەکی یەکسانی و دادپەروەرانە ئینشاءڵڵا. بەخشین قوربانی بە کۆمەڵی کردووە بە نەریت و پرۆژەیەکە هەموو ساڵێک لە جەژنی قورباندا ئەنجامی دەدات. مەبەست لە پرۆژەکە هاوکاری هەژاران و کەم دەرامەتانە. ڕێژەی بەشداری خەڵکیش لە پرۆژەکە ساڵ لە دوای ساڵ لە فراوانبووندایە. خێرخوازان قوربانیەکانیان بەدەستی دەستگای خێرخوازی بەخشین دەسپێرن تا لە ڕێگەی ئەوانەوە زۆرترین خەڵکی هەژار سوودمەند بێت. ڕەمیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.